زۆر سپاس کە کاتی بەنرخی خۆتان تەرخان کرد لە بۆ پێشوازیکردن بۆ ناساندن و بڵاوکردنەوەی ئەو کتێبە کە وەکو دەزانن بەرهەمەتی پەروەردەییە بە ناونیشانی ئەلفبێ بە شێوەی چیرۆک گەورەتان کردم و بە خێراتنی یەکە بە یەکەتان دەکەم. بەڕێزان ئەگەر بێم باسێک لە هۆکاری نووسین و بڵاوکردنەوەی ئەو کتێبە بکەم، هەروەها ئامادەکانم لە بڵاوکردنەوەی ئەو کتێبە. یەکێک لە هۆکارەکانم ئەوەیە کە هەستی نیشتیمانپەروەری و ئەو بەهرەیەی کە هەم بووە ویستیتم بەکاری بینم لە بۆ خزمەتی گەل و وڵات. ئەمڕۆ مەراسمی ناساندن و بڵاوکردنەوەی چارەمین کتێبم بوو. ئەمن لە خۆم لە ساڵی 2018 لە بۆ 2019 کە تەخەڕوجم کرد لە زانکۆی کۆیە بەشی پەروەردە و دروستزانی منداڵ واتە باخچەی منداڵان تەواوکردی لە فەقەتی پەروەردە. دەستم کرد بە نووسین لە بواری پەروەردە، چونکە خۆم لەو بوارەدا دەبینمەوە و بەهرەکەم دەوڕۆوە زیاترە لۆ نووسین، لەبەر ئەوە هەوڵمدایە لەو بوارەدا خزمەت بکەم. خاوەنی چار کتێبم، ئەوە چارەمین کتێبم بوو کە ئەوڕۆ مەراسمی ناساندن و بڵاوکردنەوەی لۆکرا لە شاری کۆیە بە سەرپەرشتی بەڕێوەبەراتی کتێبخانە گشتەکانی کۆیە. بەڵێ ناونیشانی کتێبەکانم یەکێکیان بە ناوی پەروەردە و دروستزانی منداڵ، ئەوی دی بە ناوی شیاو، یەکەکی دیکەشم بە ناوی لانە و هانۆ، هەروەها ئەوەی ئەوڕۆشم بە ناوی ئەلفبێ بە شێوەی چیرۆکە. ئامانجم هەوڵمدایە لە ڕێگەی ئەو چیرۆکانەوە هۆشیاری پەروەردەیی لەو منداڵان بڵاو بکەمەوە، ئەو لەلایەک. بەڵام ئامانجە سەرنجەکەم خزمەتکردنە بە زمانی کوردی و ئەلفبەی کوردی هاوشێوەی مامۆستای گەورەی خوا لێ خۆش بوو مامۆستا ئیبراهیم باڵدار و هەروەها مامۆستا ئەمین سەپان و تەواوکەری سەرجەم ئەو هەوڵانەیە کە لەو بوارەدا دراون لە بۆ خزمەتکردنی زمانی کوردی و ئەلفبەی کوردی. بەڵێ وەڵاهی ئەم دەتوانم بڵم هەر لە قۆناغی باخچەی منداڵانەوە کە لە باخچەی ساوایانی کۆیە بووم لە تەمەنی منداڵیدا، خێزانمان مارێمان زۆر هاندەرم بوون، بە تایبەتی بابم هەردەم بەشداری چالاکیەکانی پێدەکردم و لە دواتر کە چوومە قۆناغی قوتابخانە و لە ناوەندی سەرەتایی و ئەوانش لۆ خۆی بابم شعری خۆی لۆ دەنووسیم و دەیدامێ دەگۆ لەو چالاکیانە بەشداری بکە و بیخوونەوە کە هەموو جارە بە پلەی نایاب دەچووم بە خۆشحاڵیەوە. ئەوە وای لێ کردم کە سەرەتایەک بیلۆ من لۆ چوون لەناو دنیای کتێب و خوێندنەوەی کتێب، دواتریش لەو خۆم دەست بکەم بە نووسینی کتێب لە بواری پەروەردە کە بواری خۆمە. ڕۆشنبیری زۆر گرینگە، لەبەر ئەوەی هەر ئافرەتە دەبتە دایک منداڵ پەروەردە دەکا تاکە ئاراستی کۆمەڵگا دەکا، گرینگە کە بزانی تاکەچی سوودبەخش دەبەخشیە کۆمەڵگا دڵنیابیەوە لەوەی کە ئەتوو مادیبوونت بە هەدەف نەچوو. ئەوەش هەموو پێویستی بە ڕۆشنبیری هەیە، لۆیە پێویستە خۆیان ڕۆشنبیر بکەن. ئەگەر ئافرەتێک توانای نووسینیش هەبیلانی کەم کتێبی بخۆنتەوە لۆی خۆی بەرەو پێش بباتن. نای بەڕێنج بگورە هەورام